لا تۆرێکین بەڕەوەی بەینی باش کوردستاندا ئەمڕۆ کارۆشی جیهانی خاکە باز لە خاکێرمی کوردستان و عێراق دەکەن، باز لە پارێزگاریکردن دەکەن، باز لە خاکی بەپیتی هەرێم دەکەین. بێگومان ئێمە وردەکاری زیاتری ئەم بابەتە بۆ ئێوە دەخینەوە و ئەویش بە میوانداری دکتۆر محەممەد سعید کە پسپۆڕی زانستی ژینگەی بشێکی ڕاستەخۆ لە هەڵەبجۆر لەگەڵمانە. سڵاو لەبێ دکتۆر بەیانی باش، سپاس بۆی لە تۆرێکەکەین بەڕێوەی بەیانی باش کوردستاندا بەشداری. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی خاکە ئەمێت باز لەم ڕۆژە بکەی لە هەمان کاتدا کە خاک بێکێک لە ڕێگەزەکانی ژیاندا دەدرێت، چۆن بتوانین بۆ منە پارێزگاری لە خاکی خۆمان لە خاکی کوردستاندا بکرێن؟ بەڵێ بەیانی بەڕێست و بینەرانی خۆشەویست باس سەرەتا بەبوونی ڕۆژی جیهانی خاکەوە پیرۆزبایی لە خۆم و سەرجەم هاوکارانمەکەم. ڕاستی خاک یەکێکە لە پێکهێنەرە سەرەکیەکانی ژینگە و بە سەرچاوی ژیاندا دەنێت لەبەرەوەی خاک بریتە لەو ناوەندەی کە هەموو ژیانی تیا بەرهەمەهێنێت چی لە ڕۆک بێ زایدەن هەموو ئەو لە زیندەوارانەی کە تایەتی زایدەن ئەوەش سەرچاوی بەرهەمێنانی خۆراکە بۆ تەواوی مرۆڤایەتی لە جیهاندا. بۆیە خاک یەکێکە لە ڕێگەزایە یەکێکە لە ئەو مادە گرنگانەی کە بە سەرچاوی ژیان لەسەر ڕووی زەویدا دەنرێت. بەڵێ کاتە توانراوە دکتۆر کە ئێمە باز لە ڕۆژی جیهانی خاک دەکەن بێومان کە ڕۆژێک لە دیاری دەکرێت بۆ پاراستنی خاک، دەبێت پێویستە لەم ڕۆژەدا چی بکرێت؟ گرنگی خۆی لەم ڕۆژەدا چی دەبینێتەوە؟ چۆن بتوانرێت ئەم ڕۆژە جیاواز بکرێت لە نێو ڕۆژەکانی دیکە؟ لە ڕاستیە من وەکو ڕای خۆم تایبەتکردنی ڕۆژێ بۆ شتێک بە باش نازانم، لەبەر ئەوەی خاک ئێمە هەموو ڕۆژەکانی ساڵ پێویستمان بە خاکە بۆ خاک سەرچاوە ژیانی هەموو شتێکە لەسەر ڕووی زەوی و بەرهەمێنانی هەموو شتێکە. پێم وایە ئێمە بێ هەموو چوار وەرزەکە و هەر 365 ڕۆژەکە ئێمە گرنگی پێبین، بەڵام کە ئەم ڕۆژە دانراوە لەلایەن International Union of the Soil Science وەک ڕۆژی خاک بۆ ئەوەیە لەم ڕۆژەیە ئێمە زیاتر خاک بیرخینەوە و گرنگەکەی باسکەین و بیری خەڵکی بێنینەوە کە خاک چییە و ئەهمیەی چییە و گرنگی چییە بۆ ئەوەی زیاتر تووشی کارەسات نەبێ و خاک لە دەست نەدرێت. چونکە ئێمە بەرەو زەمانێکە چین کە هۆشیاری بەرامبەر خاک لە تەواوی جیهانە کەمترە و بە تایبەتی لە وڵاتانی وەکو ئێمەشە لەبەر ئەوەی پیسەکرێ کە پیسیش کرا ئەو کاتە خاک ئەو توانایی لە دەستەدا کە بێتە بەرهەمهێن و بەرەو لە ناوچوونەچێ. بۆیە لەم ڕۆژەیە تەواوی زانایەکانی خاک لەسەرەوە ڕێکن کە پێویستە خەڵک هۆشیار بکرێتەوە بەرامبەر بە خاک و گرنگی پێ بدرێەوە پارێزگاری لێ بکرێ بۆ ئەوەی وەکو سەرچاوەیەکی سروشتی و بەرهەمهێن بۆ تەواوی کۆمەلگە بمێنێتەوە. کاتە دکتۆر تۆ ئەمەژۆ بۆ کرد دەکرێت لە هەرێمی کوردستان یاخود لە وڵاتی خۆماندا ئەو هۆشیاریە کەمتر بێت، کەواتە پێویستە چی بکرێت تاکۆ ئەو هۆشیارە زیاتر بەربڵاوتر بێت؟ لە هەمان کاتدا تۆ باس لە پارێزگاری خاک کرد لە ڕژینگەوە، دەکرێت پارێزگاریەکان تەنها لە ژینگە بێت سێکتەرەکانی دیکە چین کە پێویستە ئێمە پارێزگاری لە خاکی خۆمان بکەین؟ ڕاستی خۆی خاک وەکو مادەیەکی سروشتی بریتە لە کۆمەڵ تێکەڵەیەک لە کانزا لە مادەی ئەندامی لە ئاو لە هەوا زائیدەن ئەو وردە زیندەوارانەی کەتیایەتی ئەمە وەکو پێکاتەیەکی خاک پێویستە ئەم سروشتەی خاک وەکو خۆی بمێنێتەوە بۆ ئەوەی توانای بەرهەمهێنانی هەبێ. جا هەر شتێ لە دەرەوەی ئەمە کە هەبوو خستە ناو خاک ئەبێتە هۆی ئەوەی کە تواناکەی کەم بێتەوە. بۆ نمونە ئێستا گەورەترین کێشەمان لە ژینگەیە بریتە لە پاشەڕۆی مرۆڤەکان بە تایبەتی پلاستیک. ئەم پاشەڕۆیانەی کە ئەکرێتە ناو خاکەوە ئەبێتە هۆی تێکدانی ئەم ژینگەیە کە ئەم ژینگەیەش تێکچوە کاتە خاکەکە لە ناوەچێ. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزیشێ ڕاستی لەم وڵاتانەی کە وەکو ئێمەیە بە تایبەتی هۆشیاری بەرامبەر هەموو شتەکان کەمترەوە بە تایبەتیش خاک لەبەرەوەی خاک پێکاتەیەکی سروشتیە هەر لە کۆنەوە هەبووە و خەڵک وەکو شتێکی سروشتیی بینێ وەکو بەرهەمهێن نایبینێت تەنها ئەوانە نەبێت کە لە بوارەکەی ئایشەکەن و گرنگیەکەی ئەزانن
لەبەرەوە لەم ڕۆژانەیە و بە تایبەتیش لە میدیاکانەوە پێویستە هۆشیاری خاک بەرامبەر بۆ مرۆڤ ڕوون بکرێتەوە و بەرنامەی لەسەر بکرێ و گرنگەکەی پیشانی خەڵک بدرێ و لە خەڵک بگەێنرێ کە سەرچاوی ژیان و خواردن خاکە. لەبەرەوە پێویستە ئێمە وەک چۆن پارێزگاری لە جسمی خۆمانەکەین، پارێزگاری لە کەرەستەکانی ناوماڵمانەکەین، ئاواش پارێزگاری لە هەموو بستێکی خاک بکەین کە لەبەردەستمانایە و بە شێوەیەکی سروشتی لە سروشدا هەمانە. بەڵێ کاتە لە هەرێمی کوردستان و عێراقدا لە خاکی هەرێمدا ئەو کانزانی کە تایەتی لە پێکاتەکەی خاکەکەدا چین و چی لە خۆ دەگرێت؟ خۆی ئەگەر خاک بڵین لە چیوە سەرچاوی گرتووە بریتە لە چینی دەرەوەی ڕووی زەوی لە ئەنجامی گۆڕانکاری کەش و هەوا لە بەردەکانی تۆکڵی زەویدا بە کەشبوون ڕووی داوە و بۆتە هۆی دروستبوونی خاکەواتە خاک بریتە لە ئەنجامی هەڵوەشانی بەردەکانزایەکان کە لەسەر تۆکڵی ڕووی زەوی هەیە کە ئەم بەردانە هەڵوەشان زایدەن ئاو و هەوا زایدەن ڕۆکەکان تێکەڵەیەک دروستەکەن. ئەم تێکەڵەیە پێوەترێ خاک. لەم تێکەڵەیە ئێمە 4 ڕێگەزی سەرەکیمان هەیە وەکو پێشتری باسم کرد. ئەم 4 ڕێگەزی سەرەکیە بریتە لە سەرچاوی هەموو پێکهاتە ئەندامیەکان. یعنی ئێمە لە سروشدا 114 کانزامان هەیە. ئەم 114 کانزایە هەمووی لە خاکەوە سەرچاوی گرتووە، هەموو لە پێکاتی خاکە هەیە. بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ڕووەک کە گەشە بکات و خواردن ببەخشە بە مرۆڤایەتی و ئەوەی گرنگە بۆ مرۆڤ لە خاکە هەبێ بریتە لە نزیکی 20 کانزا کە ئەمانە بە شێوەیەکی سەرەکی ڕۆک پێویستی پێێتی بۆی سوڕی ژیانی تەواوکە. زایدەن مرۆڤیش وەکو ڕۆژانە کە خواردن نەخوا پێویستە ئەو نزیکی 20 عنسوڕە ئەو 20 کانزایە لە خواردنەکەیە هەبێ بۆ ئەوەی تەواوی ئەو پێستیانەی کە هەیەی و ئەو زەوتاقە و مادانەی کە هەیەی لە جسمیە بۆی پەیدا ببێ و بەردەوامی بە ژیانی بات. بەڵێ کاتە توانراوە تا ئەو دەقەی من و تۆ دکتۆر تێدا قسە دەکەین توانراوە پارێزگاری لێ بکرێت لەم خاکە کە تۆ ئاماژەی پێکی چەندین کانزا لە خۆ دەگرێت؟ لە ڕاستیە ئەم پرسیارەکە فراوانە، بەڵام ئەتوانم بڵێم زانستی خاک لە سەدەی هەژدەیە سەریەڵداوە و بە تایبەتی تریش لە سەردەمی دەسەڵاتی ڕووسیایە کاتێک کە جوتیارەکان کشت و کاڵیان نەکرد. ئەو کاتەی حکوومەتی رووسیا لە کۆتایی سەدەی 19 باجی لێوەرەگرتن. باجەکان وەکو یەک بوو پاش ئەوەی کە گلەیان کە جوتیارەکان کە هەندێک بەرهەمی خاکەکان هەندێکیان بەرهەمی باشە و هەندێکیان خراپە هاتن پۆلێنی خاکیان کرد. ئەم پۆلێنە تا ئێستا بەردەوامە، بەڵام بە سروشتی خەڵکی ئێمە یا خەڵکی جیهان بەعام لە گرنگی خاک نازانێت لەبەر ئەوەی سەرچاوەیەک بۆ بە سەرچاوەیەک بۆ خەزنکردن یا شاردنەوەی پاشەڕۆکان. ئەمەش کارەساتێکە کە ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرەو کەمبوونەوەی سروشتی خاکەچین و بەرەو کەمبوونەوەی ئەو خاکە بە پیتە ئەچین کە سەرچاوی بەرهێمهێنانی هەموو شتێکە. زایدەن ئەوەش کە ئێستا کەشوهەوا گۆڕاوە لەگەڵ کەمبوونەوەی ئاوا، چونکە خاک خۆی بەتەنیا وەکو سروشت ناتوانێت بەرهەمە باتێ ئەگەر ئاوهەوا و ئەگەر ئاوهەوای گونجاوی بۆ نەبێ. لەبەر ئەوە کاریگەریەکان چەند جەمسەرێکە، هەوا گۆڕانکاری لە هەوا، کەمبوونەوەی ئاو، زائیدەن ئەوەش کە سروشتەکەی تێکەدرێت کە سروشتەکەیشی تێگەردرا ئەو کاتە تواناکەی نامێنێتەوە و خاتێک ئەمێنێتەوە کە هیچ سوودێکی نییەوە توانای بەردەوامی و کشت و کاڵکردنی تیا دەسەبەر ناکرێت.
بەڵێ هەر لەسەر ئەو قسەی کۆتایی کە ئەماژۆ بە کەرتی کشتتوکاڵ کرد کە بازەوە دەکرێت لە گوندی کشتتوکاڵی هەرێمی کوردستان کە بە گوندی چەرمۆدا دیاری کراوە لە جیهاندا بە مێژی کشتتوکاڵی لە سەرانسەردا دادنرێت دواتە بەپێی خاکە بەپیتەکەی بە باشترین شوێن بۆ کشتتوکاڵکردن دادنرێت بەڵام لە دوایانە گۆڕا بۆ بێستانسوور کەواتە دەکرێت بڵین ئەمە کە خاوەنی ئەو مێژۆ کشتتوکاڵی کە لە سەرانسەری جیهاندا باسی لێوە دەکرێت توانراوە تا ئێستا سوودی لێ وەربگیرێت یاخود بە هەند وەربگیرێ بەڵێ وەکو ئاماژە و بێکە گوندی چەرمە یا بێستانە سوور ڕاستی ئەمە لە ڕووی خاکەوە کوردستان ئەگەر بەراوردێکین بە خاکەکانی چواردە و مانوزای دەن خاکی عێراقیش باشترین خاکمان هەیە چونکە بۆ نمونە ئەگەر خاکی دەشتی شارە زۆر وەرگرین زۆربەی خاکی دەشتی شارە زۆر چەرنۆزێم یا مۆلی سۆڵە ئەم خاکە بریتە لە خاکێک کە هەموو پێکاتە ڕەگەزەکانی تایە کە ڕۆک پێویستی پێێتی کە ئەم پێکاتانەی تیا بۆ کاتەیە تۆ بە باشترین خاکی ناوەبەنێک کە ئاسایی لەناو خەڵکە بە خاکی ڕەش ناسراوە ئەم جۆرە خاکە باشترین جۆری خاکە لە جیهانە هەیە خۆشبەختانە ئێمە لە شارە زورا و جۆرە خاکەمان هەیە زایدن جۆری خاکی تریشمان هەیە وەکو ئاریدیسۆڵ لە گەرمیانەوە ڤێرتیسۆڵیشمان هەیە لە دەشتی هەولێر و هەریر و ئەوانە ئەم خاکانە توانای بەرهەمێنانیان باشە بە مەرجێ خزمەت بکرێن و ئاو هەواکەی گونجاو بێت بەڵام لە ڕووی خاکەوە ئێمە خۆمان ئەزانین تاکو و کۆتایی سەدەی نۆزدەیش هەر وڵاتی عێراق و کوردستانیش وڵاتێکی کشتتوکاڵی بووە لەبەرەوە هەموو ئەتیمادیان لەسەر خاک بووە بۆیە گرنگی بە خاک دیراوە و لایەزالیش ئێستاش جوتیارێکی زۆر بە خاکەوە خەریکە بە کشتتوکاڵکردنەوە خەریکە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ئێمە ساڵانە بڕی بەرهەمێنانی گەنممان بەشی پێویستی ناوخۆوەکە بەڵام کێشەکە لە بەڕێوەبردنە هەیە کێشەکە لە مەنەجمنتە هەیە ئێمە تا ئێستا هەم وەزارەتی خوێندنی باڵاچی زانکۆ کشتتوکاڵەکان هەم وەزارەتی کشتتوکاڵ هەم حکوومەتیش ئەمانە ڕێک نەکەوتون لەسەر ئەوەی کە ئێمە چۆن خاک بکەین چونکە ئەگەر چۆن خاک بەڕێوە بەرین و مەنەجمنتی بکەین بەڕێوەی بەرین چونکە ئەگەر ئێمە توانیمان بەڕێوەی بەرین و توانیمان جوتیارەکانمان تێبگەێنین کە چ وەرزە چێ جۆرە ڕۆکێکە چێنن و بەرهەمیان چێ بێ ئەو کاتە ئێمە نەک هەر ئینتاج بۆ ناو خۆمان و پێویستمان نابێت کە لە دەرەوە خواردن بێنینە ناوخۆوە ئەتوانین ئێمە هەناردەی دەرەوەشی بکەین لەبەرەوە گرنگیەکی زۆری هەیە و پێویستی بە بەڕێوەبردنێکی باشە پێویستی بە هۆشارەیەکی باشە بۆ ئەوەی ئێمە ئەوەی هەمانە لە دەستمان نەچێت چونکە خاک ئەوەنەی کە پیس بوو دوای پیسبوون مودەیەکی زۆریەوە تا چاکە بێتەوە لەبەرەوە هەرکە قوتەکەی هێزەکەی لە دەستا ئەو کاتە ئێمە بڕی بەرهەمێنانوان کەمە بێتەوە ئەو کاتە ئاسایشی خۆراکەوێتە مەترسیەوە چونکە هەر وڵاتێک ئاسایشی خۆراکی تەواو بۆ کاتە مەترسی لەسەر نییە گرنگترین شت ئەوەیە کە تۆ ئاسایشی خۆراک لە وڵاتە فراهەم بکەی ئەوش بە چیت بە فراهەم هێت بەوەی کە تۆ خاکەکەت پارێزگاری لێ بکەی و بیکەی بە کوشتتوکاڵ وە سەرچاوە ئاوەکانە دابینکەی بۆی ئەو کاتە تۆ ئەبیتە وڵاتێک کە لە ڕووی ئاسایشی خۆراکەوە پێویستی بە هیچ وڵاتێکی تر نییە ئەو کاتە کارەساتی مرۆیش ڕوونایە و هەم هەرزانیش دروستە بێت هەم گرانبوونی مادە خۆراکەکانیش کە ڕۆژانە مرۆڤ پێویستی پێێتی ڕوونادات. کەواتە دکتۆر ئەو ڕێکەوتنە یاخود ئەو بەڕێوەبردنەی کە تۆ ئاماژەی پێکی پێ دوای ئێستادا لە چه ئاستێکدا یاخود ئەو بەرامهێنانە و بۆی بتواندرێت ئاسایشی خۆراک پارێزگاری لێ بکرێت ئاستەکەی بەرز بێتەوە پێ دوای لە ئێستادا ئاستەکەی چۆنایە دەکرێت بڵێن ئاستەکەی نزمە یاخود ئاستێکی بەرزی بەخۆی و بینیوە بێگومان وەکو سەرنج و تێبینی خۆتان لە ڕاستیە وەکو هەموو سێکتەرەکانی تر وەکو هەموو سێکتەرەکانی تر هێشتا بەڕێوەبردننی خاک و کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە لاوازە ئەیبینین وەزارەتی کشتتوکاڵ خەریکە بەڵام ئەمە بەتەنها بە وەزارەتی کشتتوکاڵ ناکرێت پاڵپشتی حکوومەتی ئەوێ پاڵپشتی هەموو ئەو ئەکادیمیانی ئێوێ کە لەم بوارەیە کارەکەن و پێویستە ڕێکەوتنێکە بێ لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی کشتتوکاڵ
زایدەن جوتیارەکان زایدەن حکوومەت پاڵپشتی بکرێن و بەڕێوەبردنەکە ئێستا منێڵێم هەمووی چۆن لەسەر ئاستی تاکایە یعنی هەر جوتیارێ بۆ خۆی ساڵانە ئەزانێت چیەکە ئەم ساڵ پێویستە چی بکە یا خاکەکەی بۆچی بەکارێ بەڵام ئەگەر ئەمە بکرێ بەدەست ئەکادیمیستەکانەوە بدرێ بەدەست وەزارەتی کوشتتوکاڵەوە بتوانرێ ڕێکەوتنیە بکرێ لەگەڵ جوتیارەکانها و پیان بوترێ پێویستە ئەم ساڵ چی زۆر بچێنرێ و ئەم وەرزە چی زۆر بچێنرێ و سەرپەرشتی بکرێن من دڵنیام ئەو کاتە نەک ئاستی بەرهەم ئێستا ئاستێکی بەرهەممان زۆر بەرزترە بێتەوە و ئەتوانین زۆرێک لەو مادانی لەو خۆراکانی کە ئێستا ئێمە هاوردەیەکەین ئێمە نەک ئەو کاتە هاوردەکەین بەڵکو هەناردەی دەرەوەی بکەین و ئاسایشێکی گشتی باش بۆ خەڵک دابین بکەین. بەڵێ سەبارەت بە ئەنجامدانی توێژینەوەی زانستی کە لە ماوەکانی ڕابردوودا توێژینەوەی زانستی ئەنجام درا لەلایەن وڵاتانی دەرەوە کە یەکێک لە چیاکانی هەرێمی کوردستانێک لە بەناوبانگترین یا خود ناودارترین گۆڤارەکانی جیهانی نێودەوڵەتیدا بڵاوی پێکرا بوو باسی لێوکرا بوو. پێتان وایە تا چەند گرنگە بۆ منە توێژینەوەی زانستی لەسەر شوێن و ناوچە و هەروە شەخاویەکان یا خود ناوچەکانی خاکی بەپیتی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت ئەمان هیچ گۆڕانکاریەک دروست دەکات؟ بەدڵنیایی توێژینەوە بەگشتی لە عێراقا کەمە ئەوە توێژینەوەیش خاکیش پێویستی بەجێیەکی زۆرە بەڵام لەسەر ئاستی ئەکادیمیستەکان بۆ نمونە ئێمە خۆمان یعنی ساڵانە خەریکی توێژینەوەین بەڵام وەکو وتم کێشەکە لەوەیە ئێمە فەراغێک یا بۆشایەکەیە لە بینی ئەکادیمیستەکانی خوێندنی باڵا لە بینی وەزارەتی کوشتتوکاڵە و جوتیارەکانە ئەو توێژینەوانەی ئێمە ئەیکەین ئەگەر پەرەی پێ بدرێ ئەگەر بڕاتە باری جێبەجێکردنەوە دڵنیام بەرهەممان زیادەکە و کەڵکی زۆرە بە جووتیانان بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە هیچ پەیوەندیەکمان نییە لەگەڵیەکە تەنها لەسەر ئاستی تاکە کەسی ئەگەر جووتیارێک یا کەسێک لە زراعەوە لە کشتوداری کوشتتوکاڵەوە پرسیارمان لێ بکە ماتوانین زانیارەکانی پێ بکەینین ئەو توێژینەوانەی ئێمە ئەیکەین بڵاویەکەینەوە بە جیهانە بەڵام بەداخەوە لێرە سوودی لێ نابینرێ بۆ لەبەر ئەوەی وەکو وتم ئەو پەیوەندیە نیە لە بینی ئێمەیە ئێشتا نەگەشتوینێتە ئەوەی کە ئێمە کۆ ببینەوە بڕیار بین چۆن خاک پەرە پێبین و چۆن کوشتتوکاڵ پەرە پێبین بۆیە لێرەوە هەموو ئەو توێژینەوانەی کە لە کوردستانە ساڵانە ئەنجامە درێ تەنها بڵاو ئەکرێتەوە لەواچە ئەکادیمیستەکە سوودێکی لێ ببینێ بەڵام بەداخەوە هێشتان ئەو توێژینەوانەی کە ئەکرێت توێژنەوەیەکی زۆر ئەکرێ لێرە بە تایبەتی کە خاکی ئێمە خاکێکی کلسیە هەندێک کێشە و مەشاکیلمان بۆ دروستەکە زۆرێک لە ئەکادیمیستەکانی سۆیل خاک لەو بوارەیە ئیشەکەن بەڵام بەداخەوە تا ئێستا پەیوەندیەکە نییە و وەکو خۆی ماوەتەوە بەڵام وردە وردە ئێمە ئەبێ ئیشی لەسەرکەی نابێ بۆستین ئەبێ بێ هیوان نەبین و بە هیوام لە ساڵانی یەداهاتەوە و پەیوەندی دروست ببێت و بەڕێوەبردن و مەنەجمێنتی خاک بەرەو سەرتر بڕات. بەڵێ بێگومان ئێمە گەر بێت و باسی سێکتەرەکان کە سێکتەری جۆر بە جۆر لە هەرێمی کوردستاندا خۆی دەبینێتەوە بەڵام بەشێک کە باسمان لە کارتی کوشتتوکاڵ کرد بەشێکش باز لە پاراستنی سامانی سروشتی بکەین بۆ منە ئەو پاراستنی سامانی ئەوەی کە لە نێو هەرێمدا بوونی هەیە تا چەند توانراوە ئێوەکو پسپۆری زانستی ژنگە احتفاظی پێ بکرێت سوودی لێوەربگیرێت یاخود بەکار بهێنرێت تا ئێستا توانراوە ئەم کارە ئەنجام بدرێت یاخود ئەمەش دەکرێ بڵێین ئاستەکەی جیاوازە بەبراورد بپێش. ڕاستی وەکو پاراستنی ئاو ئێمە لە کوردستانە چەند سەرچاوەیەکمان هەیە لە ئاو گەورەترین سەرچاومان بارانبارینە زایدەن ئەو ڕووبارە بچووکانەی کە لە ئێرانەوە دێتە ناو کوردستانەوە بۆ پاراستنی ئاو یەکەم شت کە پێویستمان پێیەتی بەنداوە زایدەن خاکێکی پاک چونکە ئێمە کە باس لە خاکەکەین وەکو خاک پێویستمان پێیەتی بۆ کوشتتوکاڵ وەکو گەنجینەیەکیش بۆ هەڵگرتنی ئاو بەکارێنین چونکە ئێمە ئەو خاکەی ئەو ئاوەی لە ژێر زەویایە ئێمە ئەبێ کە باس لە پاراستنی ئاوەکەین دووشت زۆر گرنگە پاراستنی ئاوی ژێرزەوی زایدەن پاراستنی ئاوی سەرزەوی پاراستنی ئاوی ژێرزەوی بریتە لە پاراستنی ئەو ئاوە بە ڕێگەی پاراستنی خاک پیس نەکردنی چونکە
خاک بریتە لە هەم گەنجینەیەک بۆ هەڵگرتنی ئاوی ژێرزەوی زایدەن پاکردنەوەی ئەگەر ئێمە پاشەڕۆی پیس فڕێبینە ناو خاکەم خاکەکەمان پیسەکەین هەم ئاوی ژێرزەوی پیسەکەین چونکە ئێمە لە کوردستانە بۆ ئاوی خواردنەوە شەر پابندین بە ئەم دوو جۆرە ئاوە زایدەن ئەوەی کە ئاوی سەرزەویە ئێمە پێویستە بەنداومان هەبێت بەداخەوە تا ئێستا ئێمە تەنها بەنداوی دوکان و سیروانمان هەیە من دڵنیام ئەگەر بەنداوی بێخمە بکەوێتە کار و کۆتایی پێبێ ئەو کاتە ئێمە توانین ئاوی بارانە و کۆکەینەوە لەو بەنداوانەیە ئەو کاتە ئێمە ئاسایشی ئاویش فراهەمەکەین کە ئێستا هەواڵێکی گەرمە لە جیهانە شەڕی دواتری جیهان بە پێی سەرچاوە و زانستیەکان و لێکۆڵنەکان بەرەو و شەڕی ئاوە چێ لە سیاست و لە شەڕی ترە گۆڕێت بۆ شەڕی ئاو لەبەر ئەوەی ئاویش هەم ڕێگەسێکی ژینگەیە هەم سەرچاوی ژیانە هەمیش تۆ ئەگەر بتەوێ ئاسایشی خۆراک و فراهەم بکەی پێویستی بە سەرچاوی ئاویە چونکە ئاو زائیدەن خاک زایدەن ئاو هەوا بە کۆی ئەمانە ژینگە دروستەکەن ژینگەش هەموو ئەو شتێکە بە سوودچاردۆری ئێمەیە هەیە و ژیانی مرۆڤایەتی لەسەرە بۆیە من پێم وایە تا ئێستا نەتوانراوە ئاو وەکو خۆی لە کوردستانە بپارێزرێت لەبەر ئەوەی ئێمە جگەل لەوەی کە بەنداومان کەمە ناتوانین ئەو هەموو بارانەی کە ئابارەیە گلی بینەوە بۆ هاوین و پاییز کە ئاوی تیاکەمە کۆتایی بەهات کە باران بڕانە تا ناوەڕاستی پاییز کە باران دەست پێەکە تۆ پێویستی بە سەرفکردنی ئاوەکەواتە لە ناوەڕاستی پاییزەوە بێ بە پێی بەنداوەکان ئێمە ئاو کۆکەینەوە ئاویش لەکوێ کۆکرێتەوە لە ناو خاک زایدەنە و بەنداوانەی کە دروستەکرێت بەداخەوە تا ئێستا گرنگی پێ نەدراوە. بەڵێ کاتە دکتۆر محەممەد تا چەند گرنگە بۆم نە وەرکشۆپ یاخود سمینار ئەنجام بدرێت لە بوارەکانی پاراستنی خاک و هەروەها بەرز نرخاندنی خاک و گەربێت و هۆشیاری بڵاو بکرێتەوە لەو تاکانی کە پسپۆرن لەم بوارە وەکو پێشگریەک لە داخوان بێخو لە ناوچوون بێت کە ئەوانی باز دەکرێت هەمیشەش وتراوە بوونە خاکبوونی نەبێت بوونەوە و مرۆڤیش بوونی نابێت بێت وایە ئەمانە تا ئێستا لە هەرێمی کوردستان گرنگی بەم لایەنە دراوە یاخود تا چەند گرنگە ئەنجام بدرێت. لە ڕاستی ئەوەی ئێستا کە چەند ساڵێکە خۆشببختانە خەڵک باس لە ژینگاکە بەڵام کە ئێمە باس لە ژینگاکەین زیاتر خەڵک بیری بۆەوە چێ ژینگەکەمان پاک بێ ئەوەی کە ئێمە شتێک فڕێنەینە سەرجادە یا ئەو شوێنانەکە لێژین بەڵام پاراستنی ژینگە هەرەوە نییە یا درەختێک پاراستنی ژینگە یەکەم شت بریتە لە پاراستنی خاک بۆ لەبەرەوەی خاک وەکو وتم ئەم سەرچاوی کۆکردنەوەی ئاوە کە تۆ خاکەکە و پیس کرد هەم خاکەکە و بەرهەمهێن نابێ هەم ئاوەکەیشی پیسە بێ هەم بێ بە سەرچاوەیەک بۆ نەخۆشی بۆ مرۆڤەکان و هەم ڕۆکیش ناتوانێت تای بژێ لەبەرەوە وەکو بەڕێزەوتێ ئەنجامدانی وەرکشۆپ تەنها پێم وانە بە ئێمە بتوانین بەتەنیا بیکەین چونکە ئێمە لایەنێکی ئەکادیمیستین پێویستمان بە لایەنەکانی ترە بۆ نمونە من پار بوو کەی بوو پێشنیاری ئەوەم کرد بۆ ڕێکخراوێک کە بین ئێمە هۆشیاریەکان لە مەکتەبە سەرەتایەکانەوە دەست پێ بکەین بچینە ناوەندەکانی خوێندین لەوە وەرکشۆپ بۆ هەموو خوێندکارەکان بکەین لەبەر ئەوەی ئێمە هەموو ماڵێکمان خوێندکاری هەیە ئەو کاتە خوێندکارەکە ئێمە لێرەوە لە مناڵیەوە فێرمان کرد ئەو کاتە هۆشیاری بەرامبەر پێکهاتەکانی ژینگە و خاکیش وەکو یەکێک لە گرنگترین پێکهاتەکانی ژینگە باس بکەین ئەو کاتە ئێمەتوانین هۆشارێک بڵاوکەینەوە و دوجار ئەتوانین وا بکەین بیری خەڵک لە ژینگە تەنها وابەستە نەکەین بە فرێدان و پاراستنی درەختێکەوە یا شتێکەوە بیرەکە وای لێ بکەین هەموو سێکتەرەکانی ژینگە بگرێتەوە هەم خاکە ئاو هەوایە هەم ڕووەکە هەم ئەتمۆسفیرە هەم ئەو ناوەندەی کە لێژین بۆیە من بە پێویستی ئەزانم بەڵام ئەوش پێویستی هەم بە بودجەیە هەم بە ڕێکەوتنی وەزارەتەکان هەیە هەم پاڵپشتی حکوومەتیش بۆ ئەو کارە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد سعید پسپۆری زانستی ژینگە بشێکی ڕاستەخۆی لە هەڵبجۆی لەگەڵمان سپاس بۆ بەشداری سپاس بۆ زانیارەکانت لەگەڵتان بەردەوامی لە ئێستاشدا راپۆرتێکمان ئامادەیە کە لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت بێگومان ئێمە تەوەری تایبەتمان لەو بارەوە هەبوو دیارترین کێشە گویر و گرفتەکان و هەروها داواکاری